چواری نیسان ساڵڕۆژی لەدایکبوونی بیرمەندی ئیکۆلۆژی و ڕێبەری ژینگەیی عەبدوڵڵا ئۆجەلانە. ئەم ڕۆژە تەنها ڕۆژبوونی ڕێبەر ئاپۆ نییە، ڕۆژبوونی ژینگە و هەموو زیندەوەرەکانی سروشت و تەواوی گەلانە. هەر بۆیە بە جەژنی فەژین یان ژیانەوەی سروشت و گەلان ناسراوە. بە شێوەیەکی گشتی لە ساڵی 2000ەوە چواری نیسان لە ناو گەلی کورد و گەلانی تر لە هەر چوار پارچەی کوردستان و تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان پیرۆز دەکرێت و یادی دەکرێتەوە بە چاندنی نەمام و ئەنجامدانی چالاکی جۆراوجۆر. چونکە لەدایکبوونی بۆ ژینگە و هەموو مرۆڤایەتی وەک لەدایکبوونی خۆری ئازادی و وەک چارەسەری بنگەیی بۆ کێشە و قەیرانەکانی ژینگە تەماشا دەکرێت. ئەم بیرمەندە ئیکۆلۆژیە لە 50 ساڵەی تێکۆشانیدا 23 ساڵە لە زینداندایە بە بەرخودان و خۆڕاگریەکی مەزنەوە دژ بە عەقڵێتی قڕکەری ڕژێمی فاشیسمی تورکیا و مۆدێرنتەی سەرمایەداری لە پێناو چارەسەری دیموکراتی دۆزی ڕەوای گەلی کورد و بەدیهێنانی ئاشتی و بە یەکەوە ژیانی گەلاندا تێدەکۆشێت. ڕێبەر ئاپۆ ژیانی خۆی بۆ 3 جار لەدایکبوون پۆلێن دەکات. لەدایکبوونی یەکەم لەدایکبوونی سروشتیە تا دەگاتە دامەزراندنی پەکەکە. لەدایکبوونی دووەم بە دامەزراندنی پەکەکە دەست پێ دەکات تا دەگاتە پیلانگێڕی نێودەوڵەتی 15 شوباتی ساڵی 1999. لەدایکبوونی سێم لە زیندانی ئیمراڵی و بەوە چەرخانی فکری و پارادایمی و استراتیژی دەست پێ دەکات تا دەگاتە ئەمڕۆ. ڕێبەر ئاپۆ جارێکی تر بە زانست بە هەڵوێستی ئازاد و بە لەدایکبوونی سەختی ئیمراڵی دەستی بە خەبات کرد، بەڵام لە زیندانی تاکە کەسیدا هێڵدرایەوە، لە ملیۆنان کەس جیا کرایەوە، پەیوەندی لەگەڵ تەفگەری ئازادی بچڕا، بەڵام نوێبوونەوەیەکی تری خوڵقان. سەرەتا پیلانگێڕی نێودەوڵەتی پێناسە کرد، دواتر پوچەڵی کردەوە. سەر لە نوێ ئەو سیستەمەی کە پیلانگێڕی ئەنجامدا و سیستەمی مۆدێرنتەی کاپیتالیزمی ئاشکرا کرد و پوچەڵی کردەوە و سیستەمێکی جێگرەوەی خوڵقاند. مۆدێلی کۆنفیدرالیزمی دیموکراتی، مۆدێرنتەی دیموکراتی، نەتەوەی دیموکراتی. ڕێبەر ئاپۆ هەموو کاتێک بەهێزی جەوهەری خۆی جوڵاوەتەوە، هیچ کاتێک لە ژیانیدا بێچارە نەبوو، لە ناو قەیران و گێژاودا چارەسەری خوڵقاندووە. هەموو کاتێک بە دوای ڕاستیدا گەڕاوە و بووە بە قارەمانی بەرخۆدان. بە هەڵوێستی خۆی، بە ڕۆح و مێشکی خۆی بووە بە زانستی فەلسەفەی ژینگەیی. هەر بۆیە چواری نیسان بە تەنها وەک ڕۆژی لەدایکبوونی کەسێک نابینرێت و یادی ناکرێتەوە. وەک ئەرکێکی دیموکراتی و ژینگە پارێزی، نیشتیمان پەروەری و هەڵوێز لە دژی زوڵمی سیستەم لەسەر سروشت، ئەم ڕۆژە بە چاندنی نەمام پیرۆز دەکرێت. چاندنی نەمام لە یادی لەدایکبوونی ڕێبەر ئاپۆدا وەک سیمبولێکە بۆ ژیانەوەی سروشت، وەک مژدەیەکە بە سروشت کە ئەم شۆڕشە فکرێ ژینگەیە سروشت لە ژێر دەستی سیستەمی سەرمایەداری ڕزگار دەکات. ڕێبەر ئاپۆ خاوەنی چەندین تێزی ژینگەیە و لە کتێبەکانیدا گرنگێکی زۆری بە ئیکۆلۆژی داوە. پاراستنی ژینگە یەکێک لە خاڵە سەرەکیەکانی فەلسەفەکەیەتی بۆ بەرخۆدان لە بەرامبەر کاپیتالیزمی جیهانیدا. ڕامانی شارستانی دیموکراتی داڕێژا و پارادیگمای کۆمەڵگای دیموکراتی، ژینگە پارێزی و ئازادی ژنی پێشخست. ئەمڕۆژ ئەم سیستەمە لە ڕۆژئاوای کوردستان و شەنگال بەرجەستە بووە، بەتایبەت دوای قەیرانە ژینگەی و سیاسی، ئابووری و کۆمەڵایەتیەکانی سیستەمی سەرمایەداری. هزر و ڕامانەکانی ئەم بیرمەندە ئیکۆلۆژیە زیاتر بڵاو دەبێتەوە و پەسەند دەکرێت. بەگشتی ئەو جێگراوانەی ڕێبەر ئاپۆ لە تێزەکانیدا پێشنیازی دەکات بۆ دەربازبوون لە قەیرانەکانی ژینگە و کۆمەڵگا بریتین لە مۆدێرنتەی دیموکراتی لە بەرامبەر مۆدێرنتەی سەرمایەداری، نەتەوەی دیموکراتی لە بەرامبەر دەوڵەت نەتەوە، پیشەسازی ئیکۆلۆژی لە بەرامبەر پیشەسازیگەرایی سەرمایەداری، کۆمەڵگەی دیموکراتی ئیکۆلۆژی یان بنیادنانی کۆمەڵگەی ئەخلاقی سیاسی لە بەرامبەر ئەو شێوازە کۆمەڵگایەدا کە سەرمایەداری لە ڕێگەی زانستگەرایی و شێوازەکانی بەڕێوەبردننی سیستەمەکەی و یاساکانیەوە بنیادی ناوە. ژیانی بیرمەندی ئیکۆلۆژی و ڕێبەری ژینگەی ڕێبەر ئاپۆ بۆتە بەشێکی گرنگ لە مێژوو ژیانی ئێستا و داهاتووی خودی بزوتنەوەی ژینگەی و
گەلی کوردستان و تەواوی مرۆڤایەتی لەو تەمەنەی تێکۆشانیدا. هاوکات لەگەڵ تێکۆشانی هەمەلایەنەی شۆڕژگێڕی گەنجینەیەکی مەزنی لە بەرهەمی فکری و فەلسەفەی ژینگەیی پێشکەش بە گەلەکەی و گەلان و مرۆڤایەتی کردووە. تێگەیشتن و پراکتیزەکردنی ئەم فەلسەفە و فکرە ژینگەی ڕێبەر ئاپۆ بەشێکی گەورەی لاسەنگە ژینگەیەکان هاوسەنگ دەکاتەوە. پیرۆزکردنی ئەم ڕۆژەش بە واتای خاوەندارێتیکردنە لەو ڕەنج و تێکۆشانەی ڕێبەر ئاپۆ بە تایبەتی ڕەنجی بێپایانی لە پێناو ئیکۆلۆژی و پاراستنی سروشت بە هەموو بوونیەوە.